ئەم پرۆژەیە گرنگەی کە لە بەغدا ئێستا کاری لەسەر دەکرێت بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان کە پرۆژەی ڕێگای گەشەپەیدانە کە پێک هاتیە لە ڕێگای شەمەندەفەر و شەمەندەفەرێکی خێرا و نوێ کە 300 کیلومتر لە ساعەتە ئەوی دیکەش ڕێگایەکی نیودەوڵەتی نوێ کە دەست پێ دەکاتن لە فاو بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان بۆ وڵاتی تورکیا و لە ڕێی تورکیاش بۆ وڵاتەکانی دیکە دەبێت ئەم پرۆژەیە چۆن لە بەرژەوەندی عێراقا هەروەها لە بەرژەوەندی کوردستانیەکان بێ بۆیە ئێمە جەختمان لەوە کردەوە کە داواکاریمان کرد کە ئەم مەسارەی کە دانراوە لەلایەن کۆمپانیای ئیتالی وەکو کۆمپانیای ئیستیشاری کە عەقدی لەگەڵ کراوە لە بەغدا داوامان لێ کرد کە چا بکرێتەوە و ئەم مەسارە نزیک بکرێتەوە لە شاری دهۆک و لە پارێزگای دهۆک لە لای سمێلەوە و لە سمێلەوەش بۆ ئیبراهیم خەلیل و لە ئیبراهیم خەلیل بۆ تورکیا موقفی یوان زۆر متفەهم بوو و جەنابی وەزیری گواستنەوەی عێراقی بەڵێنیدا کە ئەم تەوسیاتە پێشکەش دەکاتن بە بەڕێز سوودانی سەرۆک وەزیرانی عێراق شەبەکەی ناوخۆیی کوردستان لە شەمەندەفەر کە دەست پێ دەکات لە هەلەبجە و سلێمانی بۆ هەولێر ڕەبط دەکرێت لەگەڵ دهۆک و لەگەڵ شارەکانی کوردستان و لەگەڵ ئەم شەمەندەفەرە سەرەکیە کە گشت عێراقی دەگریتەوە.